بەناوی خوای گەورە هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لاوانەکانی فێربوونی زمانی فارسی. کورتە چیرۆکی ئەمڕۆمان کورتە چیرۆکێکی زۆر خۆشە، هیوادارم بەدڵتان بێ. بەلەوە دەست پێ بکەین بەم کورتە چیرۆکە لەبێتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و زەنگوڵەکەش لێدەن. بۆچی؟ بەوەی کە یوتیوب ئێوەگەدار دەکاتەوە بەو ڤیدیۆ نوێیانەکە دایدەن لە کاناڵە و هەروەها دەتوانن ئەو کلیپانە کە تایبەتن کە کاناڵ دایدەنین بیان بینن. حاتمەتایی و مەردی بەخشەندێ. حاتمەتایی کە ناو پیاوێکە و مەردی بەخشەندێ و پیاوی دەسوودڵباز بەخشەندێ دەسوودڵباز. ئەس حاتەم پرسیدەن بەخشەندێدار ئەس خۆت دیدی؟ ئایا خێرخواستر لە خۆتت بینیمە؟ ئەس حاتەم پرسیدەن پرسیان پرسیارکردن بەخشەندێتر خێرخواستر دیدەی بینیتە؟ گفتاری وتی بەڵێ. مردێکی داراییەش تەنها دوو گوسفەند بود، پیاوێک کە تەنها دوو دانە مەڕی هەبوو. هەموو ماڵەکەی دوو دانە مەڕ بوون. یەکی ڕاشە بەرایەم زێب کرد، یەکێ لەو مەڕەکانی سەربڕی بۆم. زێب سەربڕین. ئەستامی جگەرش تاریف کردم. ستایشی تامی جگەرەکەم کرد. دم زۆر خۆشە. تام جگەرش جگەر. تاریف کردم ستایشم لێ کرد. فەردا سۆب جگەرێک گوسفەندی دووەم ڕانیست بەرایم کەباب کرد. بەیانیەکەی مەڕی دووەمیەکەی هاورد بووم، جگەرەکەیم خوارد و کەبابی کرد بۆم. سوبحی فەردا بەیانی سبەی بەیانی. فەردا بەیانی سۆب سبەی. فەردا بەیانی جگەر گوسفەند مەڕ گوسفەند دووەم مەڕی دووەم ڕانیز بەرایم کەباب کرد. دووەمەکەیش بۆ من کەبابی کرد. گفتن تو چی کردی؟ پرسیان لە حاتەم وتیان دەی تۆ چیت کرد؟ گفت وتی 500 گوسفەند بە ئەو هەدیە دادەم. 500 مەڕم دا بەو پیاوە هەدیە بەڵات. گفتند پس تۆ بەخشەندەتەری. وتیان کەواتە تۆ زیاتر دەسوودڵبازتری. گفت وتی نە، چۆن ئەو هەرچی داشت بێ من داد، ئەمما من ئەندەکی ئەزانچی داشتم بێ ئەو دادەم. وتی نەخێر، چونکە هەموو ئەو هەیبوو دای بە من، بەڵام من کەمێک لەو شتانێکە هەبوو دام بەو پیاوە. چۆن؟ بەڵام چونکە ئەو هەرچی داشت هەرچێکە بووی بێ من داد دای بە من، بەڵام ئەمما من ئەندەکی، بەڵام من کەمێک ئەز ئانچێ داشتم بێ و دادەم. لەو شتانێکە هەبووم دام پێ. خۆشەویستان و بەڕێزان، هاتینە کۆتایی ئەم کورتە چیرۆکە. هیوادارم بەدڵتان بێت. لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و زەنگۆڵەکە لێدەن و هەروەها شێریکەن بۆ هاوڵەکانتان بە ئەوانیش ئاگادار بنەوە بەم کورتە چیرۆکانە و ئەم وانانە دایدەنین. لەبیرتان نەچێت کۆمنتەکانش بۆ بنووسن با بتوانم جوانتر کلیپتان بۆ تەسجیل بکەم. هەمووتان بەخوای گەورە دەست پێڕم. خواتان لەگەڵ.